حفده هجده ساڵە لە ساڵی 83 مەشغوڵ بە فعالیەتی هونەرین ئیسێش گروهێکمان تشکیل لێ ئەڵبەتە گروهەکەمان هەر کەمتاکوردی هەر بوو قبلەنیش هەر فعالیەتمان بوو بەڵام ئیسا تشکیلماندا سەری گردێتەوە گروهەکەمان بانوانی ئێکیپێکی نەقاشی بۆ نەقاشی لە تەبیعەت ئەچین بەم دێهات شوێنهایەکە هێنی منتەقی خۆمان بێ یا شارەکانی تر و نەقاشیەکێشین لە تەبیعەتی زیندە. بەلە گشتی کارەکەمان وایە کە چەند بار ئێتۆد لێئین یا شروع بە کاربووین پێشتەرحایەک لێئین بە تەڕاحی وایەوە کە ئەو کادرێکەوە مناسب بوو ئەوە انتخالینە سەر بووم و بە سوورەتی ئیسە ڕەنگڕۆغەن بێ یا ئاوڕەنگ بێ تەڕاحی بێ بازم کارەکەین. ئەم گروهەی ئێمە تایبەت بە بێژم نەقاشی نییە سرێکمان مەسەلەن زۆربەمان کە کاری نەقاشیەکەین سریە تەڕاحیگەکە سرێکیشمان مەسەن چەند نەفەرێ موسیقی کارەکە ئەکاسمانتیایە هەروە یەکێ لە حەوزەی کاری خۆیان لەم گروها کارەکە. هەژدە ساڵەکانی نگارکێشی و نەقاشیەکەم لە دایکبووی شاری سەقزم. وەڵاهی ئێمە چەند ساڵێکە ئامۆزشکایەکمانەیە سریە هونەرجوو و سریە کەس هەندێن فێری نەقاشی و ئەمانە بن. دوای وا هەستمان کرد کە بینە ناو سروشت و ناو تەبیعەت کاری نەقاشی دەست پێکەین یانی لە نزیک و تەکدارەکانە هەم ئۆنسەگرین هەم کەیفی پێەکەین بۆ تەبیعەتە دوایەوە هەم ڕۆحمان هەم جسممان نزیکە بێتەوە لەو تەبیعەتە دوایەوە دانیشین دەسەکەین بە نەقاشی کێشان و نگار کێشان. بەو شێوە بە نەزەر من باشتر ئەو کەسی وا نەقاشیە کێشە بەو شێوە کە دێتە ناو تەبیعەت بە نەزەر من باشتر تەبیعەتە ناسێت. یعنی تۆ بیت لە نزیک و نەقاشی بکێشی و لە نزیک و بیبینیت قەتعەن بە قەتعی یەقین باشتر دەتوانیت نەقاشیەکەی بکێشی یعنی بێنیتە سەر بووم بۆ ئیجرای بکەین.